زۆری نەخۆشەکە هەروەک جەنابی وەزیر تەندروستی دوێنێ ئیشارەتی پێدا جیرانی خوێنبەرەکانی ڕیخۆلەکانە کە بوویتە هۆی وەی کەوت کێشە لە ڕیخۆلەکان دروست بووە و نەشتەرگەری بۆ ئەنجام درراوە چارەسەری پێویستی بۆ کرا کاتی ئێستادا باری تەندروستی زۆر جێگیرە بەخۆم ئێستا پێش ئێستا قسەم لەگە کردیە زۆر باشە قسەش دەکاتن و هەروەک شارتم پێدا سەعات بە سەعات تەندروستی باشتر دەبیتن ئەو 72 کاتژمێرە ئەو تیمەی کە نەشتەرگەرەکەی ئەنجامدا طبعاً وایە تو نەخۆش کە نەشتەرگەرێکی گەورەی بۆ ئەنجام دەدرێت دەستە چاودێری ورد لە چاودێری ورد ڕۆژێک دوو ڕۆژ سێ ڕۆژ دانا لە متابعە بەڵام لە کاتی ئێستادا باری تەندروستی زۆر باشە جەنابی کاکوسەت بەخۆتازان پێشتر نەخۆشی تری هەبووە بەڵام نەخۆشیێکی نوێیە معڕەزە هەموو مرۆڤەک تووشی بیتن و ئینشاءالله چارەسەری پێویستی بۆ کرایەوە چیتر پێویست بۆی دەکرێت